کات بەیانیە کاتژمێر 8:37 خولەکە لە نێوان دوو بەرزترین تاوەرەکانی شاری نیویۆرکین. شار ئارامە، خەڵک هاتوچۆ دەکات، هەموو شت ئاساییە، بەڵام کاتژمێر 8:38 خولەک هەموو شت گۆڕا. لە ئارامترین شوێنەوە بوو بە خوێناویترین شوێن. فڕۆکەیەکی نەفەر هەڵگر خۆی کێشە بە هەردوو تاوەرەکە. بەهۆی بێزی هێرشەکانەوە بە تەواوەتی بیناکان خاپوور بوون. دووکەڵ و تەبوتۆز ناوچەکەی گرتەوە. هەمووان ڕایان دەکرد، کەس نەیدەزانی چی ڕوودەدات. شەڵەژان تەواوی شارەکە و جیانی گرتەوە. لە دوو کاتژمێردا گەورەترین دوو تاوەری بازرگانی جیهان بە تەواوەتی خاپوور بوون. هێرشەکان لەلایەن 19 کەسەوە بە 4 گروپ و بە 4 شێواز بە چەند فڕۆکەیەکی نەفەر هەڵگری ئەمریکی ئەنجام دران. لە هەر گروپێکدا کەسێکیان پێشتر لە پەیمانگاکانی هێزی ئاسمانی ئەمریکا خوێندبووی. یەکەم هێرش لە دوای فڕاندنی فڕۆکەیەکی هێڵی ئاسمانی ئەمریکا بوو. فڕۆکەکە خۆی کێشە بە تاوەرێکی ناوەندی بازرگانی جیهانی نیویۆرک. دوای ماوەیەکی کەمیش فڕۆکەیەکی دیکەی فڕێندرا و دووەم تاوەری ناوەندی بازرگانی جیهانی بەم شێوازە کردە ئامانج. ڕووداوەکان هێندە خێرا بوون. بە پەلا جۆرج دەبلی بۆش سەرۆکیە و کاتی ئەمریکای ناچار کرد وەتارێک ئاراستەی گەلەکەی بکات و باری ناسایی ڕابگەێنێت. بەڵام لە کاتی پێشەشکردنی وتارەکەیدا سێیەم فڕۆکەی فڕێندرا و خۆی کێشا بە بارەگای وەزارەتی بەرگری ئەمریکا لە واشنتۆن. هێرشی چوارەمیش لە ڕێگەی فڕۆکەیەکی دیکەوە کە بەرەو واشنتۆن ئاراستەکرا بوو، بەڵام پێشەوەی بگاتە شوێنی دیاریکراو تێکشکێنرا. بەسەرنشینی ناو فڕۆکە فڕێندراوەکانیشەوە زیاتر لە 3000 کەس گیانیان لەدەستدا. 24 کەس بێسەر و شوێن بوون. نزیکەی 6000 کەسیش بریندار بوون. ڕووداوەکەش هەردوو جەنگی ئەفغانستان و عێراقی لێکەوتەوە. ڕووداوەکە چیرۆکی سەیری تێدا بوو. بچووکترین قوربانی کچێکی تەمەن 2 ساڵی ناو یەکێک لە فڕۆکەکان بوو کە لەگەڵ دایک و باوکی گیانی لەدەستدا. بە تەمەنترینیشیان پیاوێکی تەمەن 82 ساڵی ناو فڕۆکەیەکی دیکە بوو کە لەگەڵ هاوسەرەکەی بەنیاز بوون بچنە ئاهەنگێکی هاوسەرگیری. لە کاتی هێرشەکەدا کەسێک لە تاوەرەکانی ناوەندی بازرگانی نیویۆرک کەوتە خوارەوە و تا ئێستاش ناسنامەی ئاشکرا نەبووە. بەشێکی بەرپرسەکانی بینای پنتاگۆن بە شێوەیەکی کتوپەڕ ڕۆژێک بەر لە ڕووداوەکە گەشتە ئاسمانیەکانیان هەڵوەشاندەوە. ئەوەش وای کردووە لەو ڕۆژەدا لەوێ نەبن. کارمەندێک بە ناوی دێڤید لە کاتی چوونە ژوورەوەی بۆ ناوەندی بازرگانی باجی چوونە ژوورەوەی بیر دەچێت و دەگەڕێتەوە باجەکەی بهێنێت. ڕووداوەکە ڕوو دەدات و ئەویش ڕزگاری دەبێت. مایکل جاکسۆن گۆرانیبێژی بەناوبانگی جیهانی لەو ڕۆژەدا چاوپێکەوتنی هەبوو لە ناوەندی بازرگانی جیهانی، بەڵام بەهۆی ئەوەی شەوی ڕووداوەکە ئاهەنگی بووە و ماندوو بووە، بۆیە چاوپێکەوتنەکەی بۆ 12 سێپتەمبەر دواخستووە. کارمەندێکی دیکەی ناوەندی بازرگانی لە کاتی خۆیدا بەڕێ دەکەوێت بۆ سەر کارەکەی، بەڵام لە ڕێگادا ئۆتۆمبیلەکەی لە کار دەکەوێت. بەو هۆیەشەوە دوا دەکەوێت و لە مەرێک ڕزگاری دەبێت. کارمەندێک کە سەرقاڵی کردنەوەی پێشەنگای چاپەمەنی دەبێت، باوڕەکانی دەڵێت لە پێشەنگاکە دەتانبینمەوە. دوای کاتژمێرێک هێرشەکان ڕوو دەدات. ڕووداوەکە بە تراژیدیای نیشتیمانی ئەمریکا ناو دەبرێت و ساڵانە یاد دەکرێتەوە و گەلی ئەمریکاش دووپاتی دەکەنەوە لەگەڵ مەترسی هاوشێوەدا دەژین.